بەناوی خوای گەورە میرەبان ئەزیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەی چنووشی کاریوەرشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە لە سێشەمە و چوارشەمەی پریمەر لیگ لەگەڵ نزیکبوونەوە لە بۆکسینگ دەی پریمەر لیگ بەرنامەکانمان لە چەند ڕۆژی داهاتوو هەر تایبەت زۆرینەی بەرنامەکانمان دەچێتەوە سەر پریمەر لیگ بڕێوە ڕکابەرەکانی پریمەر لیگ دەگاتە ئاستی لووتکە بۆ ڕوبەڕبوونەوەی تیپەکان دەگاتە ئاستی لووتکە بۆیە ئەمڕۆژ دیسانەوەی مە باس لە پریمەر لیگەکەین بە تایبەتی کەم شەو لەگەڵەوەی کۆمەڵە یاری بەهێزمانەیە بەڵام دوو ڕوبەڕبوونەوەی زۆر تایبەتمەندمان هەیە کە دەبێت قسەی لەسەر بکەین کەویش ڕوبەڕبوونەوەی چێڵسی و مانچستەر یونایتد لەسەر یاریگای ئۆڵد ترافۆرد و ڕوبەڕبوونەوەی ئەستۆن ڤیلا و مانچستەر سیتی لەسەر یاریگای ڤیلا پارک کە ئەمیش میوانداریی تایبەتمەندە و میوانداریشی گرنگە بۆ ئەم دوو تیپەکە ڕوبەڕوو ببنەوە لە ئەنجامەکانی شەوی ڕابردوو بەردنەوەی وڵڤەرهامپتن هەبوو لە بێرنلی کە ئەمە هیچ وەستانێکی لەسەر ناکەین بەڵام بردنەوەیکی یانەی پێشەنگمانە بوو ئارسناڵ لە لۆتن تاون بە 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ. تاوان ئێمە حەز دەکەم لە سەرەتای قسەیەک لەسەر ئەرسناڵ بکەین بەڵام بە دیوە باشەکان و بە دیوە خراپەکانی سەرەتا دیوە باشەکان ئەڵێن بەدەستهێنانی ئەم سێ خاڵە بۆ ئەرسیناڵ بەدەستهێنانێکی زۆر گرنگ و تایبەتمەند بوو ڕاستە لۆتن تاون یەکێکە لەو تیپانەی کە لە شامپیۆنشیپەوە هاتووە بەڵام لە ڕووی یاریگاوە لە ڕووی شارەزانەبوون لە شێواز یاریکردنی ئەم تیپەوە لە ڕووی نەبوونی کەرەسەی بەهێز کە تۆ بتوانێت ڕوبەڕوویان بیتوانێت ئەم سێ خاڵە واتای دەرخستنی هێز و توانای ئەرسناڵ بوو کە لەم یاریگایە و بەم کۆمەڵە تایبەتمەندیەوە توانی سەرکەوتن بۆ سێخاڵی یارەکە دەسەبەر بکەوە لە پێشەنگی ڕێزبەندی بمێنێتەوە مە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەم سیناریۆی یاریانە ئەم جۆرە سەرکەوتنی یاریانە وەرزی ڕابردوو ئەرسناڵ بەرامبەر بە بۆرنمۆس و چەند تیپێکی ترم گەڕانەوانەی کرد کۆتاخولەکان سەرکەوتنی تۆمار کرد بەس ئەلەم وەرزەیە ئەمە سێم نمونەی ئەرسناڵەوەی کە من لە بیرم بێ و لە یادم بێ لەم وەرزەیە یاری مانچستەر یونایتد لە کۆتاخولەکان یاری برینفۆرد لە کۆتاخولەکەکان و ئەم یاری لۆتن تاونیش لە کۆتاخولەکان واتە نۆ خاڵی دەستەبەر کردووە لە کۆتاخولەکەکان ئەمەش خاڵێکی ئیجابی ترە لەسەر ئەرسیناڵ واتە گۆڕانکاریەکە لەم تیپە هەمیشە دەڵێن ینی ئەم قسە باوەی کەیە سوار تانەک لێ نابێ بە سوار ئێمە ئەرسیناڵ هەموو لای هەمومان ناشکرا ئەرسیناڵ سوارێکی گلاوە لە وەرزی ڕابردوو چونکە وەرزی ڕابردوو ئەرسناڵ خۆی پێشەنگ بوو خۆی نزیکترین تی بوو لە بردنەوەی نازناوی پریمەر لیگ بەڵام لە کۆتاییەکانە گلاو و نەیتوانی نازناوەکە دەستەبەرکە و نازناوەکەی بۆ سیتی لە دەستە ئەم سێبردنەوەیە زۆر گرنگە بۆ ئەرسناڵ لە کۆی 14-15 هەفتە توانێتی سێ یاری لە کۆتاخولەکان بۆ خۆی یەکلا بکاتەوانێ ئەمە مای گەشتبینیە بۆ ئەندەری ئەرسیناڵ و مای گەشتبینیە بۆ ئارتیتا و بۆ یاریزانەکانی کە بتوان لەسەر ئەم خاڵانەی شکەن بووی ئەو گلانەی وەرزی ڕابردویان لەبیر بێ کە ئەمە خاڵێکی ئیجابی ترە لەسەر ئەرسناڵ و بەردەوامیدان بە لوتکەی ڕێزبەندەکە بەڵام لێرەشدا کۆمەڵێک کێشەمانەیە کە بێ قسەی لەسەر بکەین. ئارتیتا شەوی ڕابردوو تاوان هەمیشە شتێک هەیە لە وەرزشا دای من ئەمەتان پێڵەمەوە ڕاهێنەر کە شەمەیاری بە یاریزانیەکان ناتوانێت سێ شەمەیاری پێ بکاتەوە بۆ شەمەی داهاتوو دیسانیاری پێ بکاتەوە بۆ چوارشەمە دیسانیاری پێ بکاتەوانێ تۆ بۆچی دڵخۆشی بەوەی پێگاتەیەکی بەهێزێ بێ کە یاریزانی یەدەگ و یاریزانی ئەساسیش ینی ئاستیان هاوشێ و نزیکیەک بن لەبەری لە کۆمەڵە یاریە بتوانانی پشوو بە یاریزانەکان بەڵام ئەوەی شەوی ڕابردووی ئارسناڵ ئەوەی شەوی ڕابردووی ئارتێتا خوێندنەوەی تەکتیکی بوو بۆ یارەکانی لۆتن تاون کە لای هەمووتان ئاشکرا لۆتن تاون تیپی تۆپە بەرزەکانە بەڵام سەرکەوتوو نەبوونتیە هەنێ سەرکەوتن هەیە بۆ فێربوونە بۆیە کە تۆ ئەم تیپە و باشتر بکەیت ئەم هەڵەیە نابێت دووبارە بێتەوە ئەگەر تۆ بتەوێت نازناوی پریمەر لیگ بەری نابێم هەڵەیە دووبارە بیتەوە یاری مانچستەر یونایتد کۆتاخولێک سەرکەوتنێنەوە برینفۆرد کۆتاخولێک سەرکەوتنێنەوە لۆتن تاون کۆتاخولێک سەرکەوتنێنەوە هەموو یارەکان بەم جۆرە بۆت ناچێ بەڕێوە یاری هێت بۆ قەرەبوو ناکرێتەوە کە قەرەبووش نەکردێتوانێ تیپی تر پێشت دەکەون بەڵێ بارودۆخی یاریتیە حەق پێدراوە تۆ دوو یاری سێ یاری تۆ بەم جۆرە بڕۆی بەڵام ناکرێ خۆ دۆکاربی دیقەتی یاری شەوی ڕابردوو بن ئەرسناڵ یاریی ناوازەی کرد بەڵام لۆتن تاون زۆر بە ئازانە ڕوبەڕوویان بوو نەدانی مەودا بە یاریکردنی ئەرسناڵ ئەمە خاڵێکی بێزی لۆتن تاون بوو کە کاری لەسەر کرد و کیرەر کە یاری کرد بۆ تۆپە بەرزەکان یاری کرد بەڵام هەر سەرکەوتوو نەبوونتیە کوتم ئەم سەرکەوتنە بۆ فێربوونە
ئارسناڵ 3 گۆڵ یاسانی لەسەر تۆمار کرا بەبێ ماندووبوونی تیپی ڕکابەر بەبێەوەی هیچ ماندوێتیشیەوە دیار بێ بەڵام ئارسناڵ 4 گۆڵی ماندووکەری بەدەستەبەر کرد گۆڵی یەکەم لێهاتووی تیپەکە بوو لەوەی کە گابرەل خیسۆس زۆر خێرایی لێداناوتەکەی جێبەجێ کرد ئەمە ژوای کرد فەراغ لە لۆتنتاونە دروست بێ گۆڵی دوم بامان شێوە لێهاتووی یاریزانانی ئارسناڵ و گۆڵی سێم وەکو بینیتان ساکا و لێهاتووی جیسۆس و ئەو دەرچوونەی هاڤێرز گۆڵی چوارەمیش لە فشارێکی بەرز لە پەستانێکی بەرز لە کۆڵنەدانێک بەوە دەزێنانی سێخاڵ یارەکە بەدەستا ئەمانە هەمووی خاڵی ئیجابین بەڵام خاڵە سلبیەکانی ژەبێ وەربگیرە کە ئەم تیپە یارەکانی تری بەم جۆرەی لێنێ یەکێک لە هەرە تێبینیە گرنگەکان لە ئارتیتایە کە من حەز دەکەم لەم بەرنامەیە باسی کەم پێتان بڵێم دیقەت دەن چەند یاریە ئەم وەرزە دێڤید ڕایا هەڵە ئەکا گۆڵپارێزەکەی ئەرسناڵ 3 یاری 4 یاریە ڕایا هەڵی گەوراکە کە گۆڵی لەسەر تۆمارەکرێ هەڵی گەورە ئەم شەو لە 2 گۆڵا هەڵە بوو گۆڵی دوم گۆڵی سێمی لۆتنتاو نەرسدە هەردوو شەڵی ڕایا بوو باش ئەمە چیمانێ ئێمەش وەرزی ڕابردوو ڕامستێڵمانەیە کۆمەڵێ هەڵی کرد بۆیە ئارسناڵ بیری لە ڕایا کردەوە کەواتە بەڵام گۆڵپارێزێکی باشە بە کۆی گشتی ڕامزدێڵ و لێرە شەوانێ ڕایەمانەیە گۆڵپارێزێکی باشە بە شێوکی گشتی هەردوو گۆڵچێکەمان 2 گۆڵپارێزی باشن لە پریمەر لیگە شێوازی یاریکردنەکە ئارسناڵ ئەمە لە ئارتیتایە کێشێ چی کردووە سەرەڕای ئەم هەموو هەڵانە هەر دەرفەت دەداتەوە بە ڕایە و ڕامزدێڵیش لەسەر کورسی یەدەگەکە خەریکە تواناکانی دەمرێ تۆ منطقی تیانە ڕایە 2 یاری هەڵاکە وەرە 3 یاری با لەسەر کورسی یەدەگ بێ بەڵێ متمانە و بە ڕایە هەیە گۆڵپارێزێکی باشە سەرکەوتووە لاتووە بەڵام لە بەرامبەرم هەڵانەی کردوێتی با 3 یاری ڕایە گۆڵچی سەرەکی نەبێ 3 یاری 3 یاری بابێتە سەر کورسی یەدەگ با ڕامزدێڵ گۆڵپارێز بێ بەرگری لە گۆڵەکە بکە لەمە چییە؟ لەمە تۆ متمانە دەدەیتەوە بە ڕامزدێڵ کە ئەگەر هەیە تۆش بیتەوە بە گۆڵچی سەرەکی و ئەم 3 یاری کە ڕایە لەسەر کورسی یەدەگ دانیشت تێدەگا لەوەی کۆمەڵێ هەڵەی کردووە پێویستەکە هەڵەکانی چارەسەر بکە تا ئەوەی بتوانێت پێگەی سەرەکی وەرگێتەوانێت پاش 3 یارەکە وەرەوە ڕابکەرەوە بە سەرەکی ڕامزدێڵ بابێتەوە یەدەگ ئەو دەرفەتە بەرەوە بە ڕایە کە خۆت متمانەت پێێتی کە توانیت تو ئاسی بەرز پێشکەشکا و کاتە 5 یاری 6 یاری جارێ بە ڕامستەڵ یاریکە ڕۆحیەتی تەنافسی گیانی ڕکابەری لە نێوان یاریزانەکانە دەبێت هەبێت مۆرینۆ کە گۆڕانکارەکەی کرد لە ڕیاڵ مەدیدا سەرڕایەوەی کە کێشەی لەگەڵ کاسیاسا بۆ دروست بوو و ڕوبەڕووی کاسیاس بوانێ چونکە پێی وا بوو کاسیاز ئەو کەسەیە کە لە ڕێی سارە کاربۆنیەوە هەواڵەکانی دزە دەکات بۆ مارکا بۆ ڕۆژنامەکانی تر ژووری خۆگۆڕین ڕیاڵ مەدید بڵاوە کاتانێ لەوەشا گونجاندنی دروست کرد گونجاندنی دروست کرد بەچی یاریکردنی خول توکانۆن چیلۆتیش یاریکردنی خول بۆ گۆڵپارێزێک یاریکردنی چامپیۆنزیک بۆ گۆڵپارێزێکی تر بەرشەلۆنە ئیندیکی ساڵی 2015 کە چامپیۆنز لیگیان برد کلاودیۆ براڤۆ گۆڵچی خول بوو تێرشتێگن گۆڵچی چامپیۆنز لیگ بوو چی بوو تو گۆڵپارێزی باشیە بوو خولی ئیسپانیشی برد و چامپیۆنز لیگیشی برد ئەها نابێت تۆ تواناکانی وەلابنی نابێت تۆ تواناکانی بکوژی تۆ وەرە و جانی تەنافسێتیانە دروستکە و جانی ڕکابەریە دروستکە تا توخاونی 2 گۆڵچی باش بی ئێستا ئەرسناڵ لە هەموو پێگەکانە لە هەموو پێگەکانە یاریزانی زۆر باشیە گۆڵپارێز 2 گۆڵپارێزەیە کە لە پریمەر لیگا ئەنجامەکانی پریمەر لیگیانە لە 2 گۆڵپارێزی ناوازن 2 بەرگریکاری باڵی ڕاستێ 3 بەرگریکاری ناوەندێ 2 بەرگریکاری باڵی چەپە هەیە 6 یاریزان 7 یاریزانی ناوەندێ تاکە پێگەیەک کە بەدیلی 100% نەبێت شوێنەکەی بووکایەوە ساکایە بەس لە شوێنی ساکایە ئەرسیناڵ یاریزانی بەدیلی پێنیە یاریزانی یەدەجی پێنیە لە هەموو شوێنەکانی تر ئەرسیناڵ یاریزانی یەدەجی پێ لەبەرەوە ئەرسیناڵ نابێت ڕوبەڕووی ئەم ناڕەحەتیانە بێتەوانێ ئەمانە کۆمەڵە تێبینی بوو لەسەر ئارتیتا ئەرسیناڵ بەڵام کۆی گشتی سێخاڵەکە بۆ ئەرسیناڵ گرنگ بوو و توانی لوتکەی ڕزمەندی بگرێتەوە کاگازات نووسێتی کاکەواز لە ڕامزدێڵ بن پار ساڵ نازناوەکان لە نێوچەوانی ئەوە لە دەستدا من باسی پار ساڵم بۆ کردیتەوەتم بەڵێ نازناوەکان لە دەستدا بەڵام ئەم گیانی تەنافسیە کاگازات ڕەنگە
بۆ هەنێک کەس لێک تێگەیشتنی قورس بێ بەڵام لە تەدریبا بۆ ڕایەنەر بۆی کە یاریزانەکانێ مەویز نەبن بۆی هەمویان چانسیانە بێ بەورەیەکی بەرزەوە یاری بکەن ئەبێ دەرفەتیان بیتێ ئەبێ دەرفەتەکان هەبن ئەوە ئەمساڵ ڕایە 4 بۆ 5 جاریە هەڵە دەکات لە کۆی 15 هەفتە 4 بۆ 5 جاری هەڵەی گەوری ئەنجامداوە گۆڵەکان خۆی مسەبب بوون ناکرێت ڕامسێڵی شەرەوەی کردووە ئەمەی ڕایە بەردەوام بێ لە کۆتاکانی ژۆبکارت ناڵم ساڵی شەر ناتوانێت ڕکابی دەوری بکە و عینن سیناریۆ دووبارە دەبێتەوە منەوە بەسم لەو خاڵێ دوو یاری تایبەتمەندمە ئەمڕۆ کە قسەی لە سەرکەم ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و چێلسی تاوان ئەمە باسکردنە لە دوو تیپ کە لە دوو بارودۆخی جیاوازان تیپێکمان هەیە لە ئامانج پێکانی وەرزی ڕابردووە بۆ داڕوخانێکی گەورە تەنانەت بگاتە سەرەوەی کە تۆ بایکۆتی کۆمەڵێک دەستگای ڕاگەاندن کەی لە کۆنگری ڕۆژنامەنووسی ڕانەرەکەتە بە هۆکاری ئەوەی هەواڵی ناڕاست و هەواڵ لەسەرەوەی پرس بە تۆ بکەن بڵاوێکە نەوانێ کە کەناڵی گەوری وەکو سکای سپۆرتی تایە ڕۆژنامەی گەوری وەکو میرۆری تایە کامانە لە ئینگلتەرا قورسایی و سەنگی خۆیانیان هەیە کەواتە باس لە تیپێکی کێشەدارەکەین کە ویژانی مانچستەر یونایتدە و تیپێکی دیکەمان هەیە لە دۆخی دروستبوون و وەستانەوە و لە دۆخی گەڕانەوەیە بەڵام هەر کێشەی هەیە پێکانی یاریزانی هەیە کۆمەڵ یاریزانی دابڕاون و ڕاهێنەرێکی ئاشنای بە پریمەرلیگە بەڵام هێشتا لەسەر پێگاتەکەی تەواو یەکلانە بۆتانێ ئەویش ماوریسیۆ پۆچتینۆی کەواتە یاری مانچستەر یونایتد و چێلسی پێمان دەڵێت یاری ئەمشەو یاریی هاوسەنگە لە چیە هاوسەنگە لەوەی کە ئەفزەلیەت بە هیچ لایەکیان نییە بۆ نمونە ئەگەر تۆ بە دوای خاڵی لاوازی چێلسیا بگەڕێی کۆمەڵی خاڵی لاوازمان دەستەکەێت ئەگەر تۆ بە دوای خاڵی لاوازی مانچستەر یونایتد بگەڕێی کۆمەڵی خاڵی لاوازمان دەستەکەێت ئەگەر بە دوای خاڵە بەهێزەکانی ئەم دوو تیپەیە بگەڕێی بە پەنجەی دەستە بژێرێ ناتوانی خاڵێکی هێندە بۆ نمونە کە بڵێ لە مانچستەر سیتیە هالاند هەیە گۆڵکارێکی ناوازێ بۆ نمونە باڵەکانی مانچستەر سیتی هەمیشە مەترسیدارن بۆ نمونە ناوەندی مانچستەر سیتی کۆنتڕۆڵێکی زۆر باشی تۆپ دەکەن ئەمە کۆمەڵی خاڵی بێزن لە مانچستەر سیتیە پس وەرە سەر مانچستەر یونایتد بڵێ کۆمەڵی خاڵی بێزی مانچستەر یونایتد هێرشبەرێکی زۆر باشی سەرڕمیە گۆڵکارێکی بەتوانە بەخوا هێڵاند هێشتا نەگونجا و مارتیاڵیش ئەو گۆڵکارە بەتوانانی ئەم قسەیە غەڵەت دەرەچێت ئەڵی دوو باڵی هێرشبەری بەهێزیە ئەنتۆنی و ڕاشفۆرد ئێدە بەخوا و قسەیە شوانی ئەڵی ناوەندێکی بەهێزیە کۆنتترۆلی تۆپەکەن و تۆپەکان دابەشەکەن بەخوا ئەوە شوانیە ئەڵی هێڵێکی بەرگری تۆکمەی 100% ئەوی شیاوانە گۆڵ پارێز ئەوی شوانی لە چێلسیش عینن قسەکان ڕاستە بێتەوە بەسەر چێلسیە کەواتە ئەم شەو لەبەردەم یاریەکان لەبەردەم دوو تیپی هاوسەنگین کە ڕوبەڕوو یەک دەبنەوە بەڵام لەبەردەم دوو ئەرکان دوو ئەگەرە کە ئەگەرەکان ڕاهێنەرێک تا ڕاهێنەرێک کەمتر لەسەرەکەی لە نمونە چێلسی و تیپە بۆ کە هەمیشە لە یاریە گەورەکانە باش دەرکەوتۆ لەگەڵ ماوریسیۆ پۆچتینۆ لێڤەرپۆڵ و مانچستەر سیتی و ئارسناڵ باشترین نمونونەکان کە لە هەکەڵ هیچیانە نەدۆڕاوە ڕاست سەرسیارەکەی ساحی خۆەوە بەڵام لەگەڵ هیچیانە نەدۆڕاوە لە بەرامبەرە ڕاهێنەرێکمانەیە هەموو یاریە گەورەکانی دۆڕانەوە ئەویش ئێریک تین هاکە دۆخی یاری ئەم شەو لە ڕیزبەندی پریمەرلیگا پێمانەڵێ هەچتی پێکیان شکست بێنن بە ڕووخاوی بەشداری بۆکسندەیەکەن بۆکسندەی ئەو چوارەفتەیە کە ئەنجامێرێ خاڵێکی زۆر یەکلاکەرەوەی بۆ دیاریکردنی ئامانج بۆ خولەکە نا بۆ نمونە کە تۆ بۆکسندەی تەواو ئەەکەی لە پریمەرلیگا یەکسەر پێداچوونەوەی تیپەکە دەست پێکاتەوە لە ماوەی ئەو پشووە دەزانیت لە ماوەی ڕابردوو چیت کردووە وە کەیارەکان دەست پێ دەکەنەوە بۆ تەواوکردنی ئەم ئامانجە بەردەوامە بی بۆ نمونە تیپێکی ڕکابەری گەشتن بە چامپیۆنز لیگەکەی دەرکەوتووە بۆ بناغەیەکە بۆ خستووە هەوڵی بۆ دەدەیت تیپێکی ڕکابەری لەسەر نازناوەکەکەی بناغە بۆ خستووە بەردەوامی پێی تیپێکی لە دواوەی ڕیزبەندیت ئەبێ ستایلی کارکردنی بگۆڕی دەبێت بە خۆداچوونەوە بۆ خۆت بکەی بەشکە بمێنیتەوە لە پریمەرلیگا دیاریکردنی ئامانج لە بۆکسندەیەوە دەست پێیەکە ئەلەو تیپەوە بۆ نمونە لەوە چێ تیپی تیاابێ ئامانجیەوە بێ ئەمساڵ
بەشداری پاڵەوەندێکی ئەوروپی بکە بەڵام ئێستا کەوتۆتە دۆخێکی نەخوازرەوە ئامانجەکەی گۆڕاوە بۆ بەمانەوە تیپی تایە دەیەوێت بەشداری کۆنفرانس لیگا بەڵام سێریکە هاتوتە پێشەوە بۆی بەشداری لە چامپیۆنز لیگا بکە کە بۆکسندەیش لەو ئامانجەیە مایەوانێ دواتر بە شێوەیەکی تر بەشداریەکە بۆیە چێلسی و یونایتد زۆر گرنگە ئەم یاریە بۆیان بۆ بۆکسندەی بەڵام وەکو داهاتووی ڕانەرەکان کارگێڕی مانچستەر یونایتد پاڵپشتی تاوی تینهاگن و بە هیچ جۆرێک ڕەتی کارەکانی تینهاگ ناکەنەوە لە ئەنجامەکانی تینهاگ سەر ڕای خراپیان ڕازی لە بەرەوەیان پێیان وایە تینهاگ پڕۆژێ بەڵام کێشەیەکی گەورە بەرەوشی مانچستەری گرتووە مانچستەر کێشەکانی بەس لە یاریکردنیان نییە بەس لە گۆڵ نەکردنیان نییە بەس لە ئاسان گۆڵ نەکردن نییە لەسەری بەس لە یاریزانەکان و نێوان ڕاهێنەرەکە نییە کێشەکە کەوتۆتە نێوان ڕاگەاندنیش لەگەڵ ڕاگەاندنیش مانچستەر یونایتد کێشەی بۆ دروست بووە ئەمە دەیسەلمێنێت مانچستەر یونایتد لە دۆخێکی زۆر 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 قورسە یانەیەکی گەورە یانەیەکی خاوەن مێژوو کەوتۆتە دۆخێکی ناهەموارەوە لە کاتێکا وەرزی ڕابردوو گەیشتووە بە چامپیۆنز لیگ من هەر ئەو کاتیش لە وەرزی ڕابردوو ینی لە تینهاگا دەستخۆشیم لێ کرد بەڵام پێم وتن کە ئەم ئەنجامە زوو هاتووە ئەم تموحی یاخودە و ئامانجەی کە تینهاگ بۆ یاتوە لە مانچستەر یونایتد زۆر زووتر پێگەی کە تیپەکەی گیانە چامپیۆنز لیگ ڕەنگە خراپ بەسەریا بشکێتەوە ئەوە تا دەبینن بارودۆخەکە لە مانچستەر یونایتد چەند خراپە لەبەرەوە بە قەناعەتی من ئەم شەو مانچستەر یونایتد و ئێرێک تینهاگ یاری مانوونەمانەکە یاری گەڕانەوەکە یاری هیواکە هیوا لەسەر یاریگا ئۆڵترافۆرد بە پاڵپشتیان دەران چونکە ئەم شەو مەجای تیانە بەشێک لە ئەندەرانی مانچستەر یونایتد بە پێی سەرچاوەکانی هەواڵ ناڕازیبوونی خۆیان لە کارگێڕی یانەکە و لە خاوەندارانی یانەکە و لە تینهاگی ڕانەر نیشان دەدەن چونکە دۆخ و ئەنجامەکانی تیپەکەیان بەدڵ نییە سەرڕای و مگرێ بەستەی کراوە ئەوانە ئەنجام نین بۆ مانچستەر یونایتد شیا بەیانی مانچستەر یونایتد دین کێشەی مانچستەر یونایتد لە هەموویانە کێشەکە بە تەنها کەس سێنی ناکرێتەوە هەموو بەرپرسیارەتەکەی بدەی بەسەر تینهاگە و ناشکرێتەوە تینهاگ بێبەریکەی بە بۆنەی پێکانی یاریزانەکانەوە چونکە تینهاگ یاریزان هەیە پێکانیشی نیەم خۆی ینی بە سیستمێکی دیکتاتۆریەت تەسەڕوفەکە تینهاگ فێرکسۆنانە دەزانێت مانچستەر یونایتد پێویستی بە ئینزیباتی فێرکسۆنە فێرکسۆن لە مانچستەر یونایتددا بێکام بەگوێی نەیەکرد چەند گەورە بوو لە مانچستەر یونایتددا دەستبەرداری بوو ڕوبەڕووی بۆ فێرکسۆن ڕانەرێکی ئینزیباتی خاوەن کەسایەتی لێهاتوو پێرفێکت ئێستا تینهاگ هاتووە ڕێگەکەی فێرکسۆن لە مانچستەر یونایتددا تەطبیقکە بەس ئەمە ناکرێت تۆ تینهاگی ئەو فێرکسۆنە تۆ مێژوود نییە ئەو مێژووی هەیە تۆ کاریزمانی ئەو کاریزمایی هەیە کاکە تۆ هاتووی یەکەم هەنگاوێ لەیان بۆ لە ڕۆناڵدۆ تۆ سوورەزانی ئەندەرانی مانچستەر یونایتد بەمە بەشێکی لە ناڕازین لە کارەکانە دواتر کارەکە گەیشتۆتە سەر سانچۆ یاریزانی دیکە ئەها دۆخەکە خۆی تینهاگ لە خۆی قورس کردووە تۆ دیقەتی مۆرینۆ بدەن مۆرینۆ لە مانچستەر یونایتد کاری کرد زۆر زۆریش کێشەی هەبوو لەگەڵ کارگێڕیشا کێشەی هەبوو بەڵام پاڵپشتی هەندەرانی یونایتدی لەدەست نەیە هەمیشە کارێکی کردبوو هەندەرانی یونایتد پاڵپشتی بن دە هەندەرانی یونایتد پاڵپشتی تینهاگیش نین چەند یاری بینیتانە لە ناو یاریگایە تا ئێزە ژەڵەنجی ڤیڤا ڕۆناڵدۆ بۆچی بۆ ناڕزیبوونیان لە تینهاگ ڕۆناڵدۆ کۆتایی ئەو کاکە مۆزوعی ڕۆناڵدۆ هەرباوی نەماوە لە مانچستەر یونایتد بەس بۆ واکەن بۆ ڕقەبەرایەتی تینهاگ کەواتە کێشەی مانچستەر یونایتد کێشەیەکی گەورەیە و بە بەرنمەیەک و بە دە خولەک و بە سی خولەک ناتوانانی دەستخیتە سەر برینەکانی مانچستەر یونایتد ئەوەی ماوەتەوە سەر ئەوەی کە بوترێت ئەوەیە تینهاگ ئەم شەو چۆن ڕێگەی سەرکەوتن بەرامبەر بە چێلسی دەدۆزێتەوە چۆن مانچستەر لەم دۆخە خراپە نیشانەدات ڕزگار دەکات چونکە مانچستەر زۆر پێویستی بە ئەنجامیاریە لە بەرامبەردا چێلسی ئەم شەو تۆکمەترە ئەم شەو ئارامترە ئەم شەو هێمنترە پۆچتینۆ لەگەڵ گەڕانەوەی بە شێکداریزانە پێکراوەکانی لەگەڵ ئەو سەرکەوتنی بەرامبەر بە برایتن هێنا کە خاڵێکی گرنگ بوو چونکە بردنەوەی ئەم شەویشی لە یونایتد چێلسی دێنێتەوە ناو ململانەکە چێلسی نزیک دەکاتەوە لە ڕکابەرەکان دەیخاتەوەی کە ململانی گەشتن بە پاڵەوەندی ئەوروپیەکان بکە زۆر گرنگە پۆچتینۆ بتوانێت من وەکو متمانە بوونی خۆم باسەکەم
متمانەبوونی خۆم کە ڕەنگە دۆخی یارەکەم شۆمان سەرناتیدێکی جیاواز ببینین بەڵام وەکو متمانەبوونی خۆم من پێم وایە پۆچتینۆ ئەو ڕاهێنەرەیە یاخود هێشتا ئەو توانایی هەیە کە بتوانێت دەم دۆخی مانچستەر بۆ تیپەکەی خۆی ئیستیغلالکە و بیتوانێت بۆ چێلسی ئیستیغلالکە سەرکەوتن بێنێ کە لە ڕێی ئەم سەرکەوتنەوانێ بتوانێت وەرزەکەی ئەم ساڵی چێلسی ڕێبکاتەوە چونکە من بە مۆرزەی چێلسی گەشتبینم بە مۆرزەی چێلسی بەڵام بە مانچستەر گەشتبینی بەڵام دۆخی ناو یاریگا حاڵەتەکانی ناو یاریگا ڕەنگە بارودۆخەکان زۆر گۆڕانکاری پێ بکە ئەمە قسەی من بوو لەسەر مانچستەر و چێلسی بەشێکی ترم تەرخانەکەم بە مانچستەر سیتی و ئاستۆن ڤیلا بەڵام دێمە لای بەشێک لە کۆمنتەکان گەر کۆمنتێکی تایبەت بێت حەز دەکەم وەڵامی بەمەوە کاگەڵمەت ئەڵێ مانچستەر سیتی یارێ خاڵ لە دەست بە هیوان پێی نامێنێ گواردیۆلا کاگاکۆ گواردیۆلا زۆر گۆڕامان گواردیۆلا بۆ تا لە بارنش بەردەوام لەموو بارودۆخێک دەیگوت تەداخلی کاری ناوژیانی ناکەم بێدەنگێڵ دەبژار پێشتر قسەی نەدەکرد کاتێک لە جی بێدەنگ هەر بارودۆخی ڕانەرەکان وایە کاگاکۆ گەر بۆ دیفاعکردن لە یاریزانەکانیش بێ دەبێت لەسەرەوە حاڵەتانە قسە بکەن کاک جوتیار تخوا باونە نەچمە سەرباسی داوەری لەبەرەوەی یەک قەنەعاتمەیە من هەڵی زۆر گەوری داوەریەکرێ لە پریمەر لیگە بەجددی هەڵەکان بێتان بوون کات زیا ئەیرێ یعنی من هەنێ جار بە هەنێ هاوڕێڵم ئەڵێ کاکە و گۆڵەکەی نەکرەوە یاری تەواو بوو چۆن تەواوی نەکرد ئێوە تا ئەم شۆرسیناڵ 6 خولەکاتی زیادکراوی یاوە بەبێەوەی بەرانەوەی تیابوو بێ بەبێەوەی وارێک کە بەو جۆرە بەکارێتبێ حەکەم بۆی گەڕابێتەوە بەڵام ئەرسناڵ لە خولەچینەوە حوتا گۆڵەکەی بەڵێ ڕاستە هێرشەکەی درێژە پێدا بەڵام کۆمەڵە یاریە بەم جۆرەیە بەڵام چێژی پریمەر لیگ بەردامەوە خاڵی بێزە تیکتاکاڵ ئەرسیناڵ مێرکاتۆ ئەنجامدا لە زستانە گرنگە بۆ چێلسیێم یارێ بەرێتەوە لەوانەیە ڤێلا بە سیتی بدۆڕێ و کاتە بێ بە 7 خاڵ لەگەڵ چوارەم 6 یاری لە مانچستەری نەبردێتەوە چێلسی ئەرسیناڵ پێویستی بە تاکدیفاعی سوپەر نییە لینۆشی ئاوا کوژ ئەرسناڵ دەستە خۆش بێ کاکە ژیواریجان بە تەکید کاکەیوان ئەڵێ گەر سری یاری پریمەر لیگ کردبێ لە زۆرینەی یاریەکان کاتی یاری تەواو بەڵێ کە حاڵەتێ لە کاتی ئیزافیەکەی ڕوویا بێ سە بۆ نمونە یاری فولهام و لێڤەرپوڵ وابزانمە و حاڵەتە ڕوویا کاکە نەبی جامەخوا من هەر سەڵاحم ئەرسناڵ لە کۆتایی پێشکەشی مانچستەر سیتی دەکات ئەرسناڵ یاریەکان زۆر بە قورسی دەباتەوە ئەم ساڵ من هەر کاگازاد من هەر خۆم ڕایان پێ باشترە تا ڕامستێڵ بەڵام دەبێت ڕایات تێبگەێنرێ لەوەی کە ئەم هەڵانە نابێ بکرێ بۆیە داوا دەکەمە بێت 3-4 یاری ڕایە بکرێتە سەر کورسی یەدەک دەرفەت بدرێتە ڕامزدێلیش متمانەی زیاتر بێ بەخۆی دوای ئۆتۆماتیکی کە تۆ متمانەت بە ڕایە هەیە ڕایە بێنە ڕۆ شوێنی خۆی بەڵام دەبێت بەم ستایلە کار بکرێ ڕایەنەری ئیسپانیەکان زۆر بەتوانن لە پریمەر لیگ ئەوانەی کە هەیە هەمووی قسەیە نانە کاکە ڕێبین بۆ چێلسی نەبووم بە قسەی خۆمانە گەشتبینم بە پێگاتەی چێلسی و متمانەم بە پۆچتینۆ هەیە کە تیپی شێوا و ڕێک بخاتەوە نانە بۆ چێلسی نەبووم بە قسەی خۆمانە من چێلسی خۆشتێکی و نەقورسم بۆ دانە ناوە وتومە کێشە بۆ تیپەکان دروستەکە بالفعل ئەوە تا نە ئەرسیناڵ لە چێلسی بردوێتەوە نە لیڤەرپوڵ لە چێلسی بردوێتەوە نە مانچستەر سیتی لە چێلسی بردوێتەوە ئێمە کێشە نییە ئێم قسەی من تەواوە وتومە چێلسی ئەم ساڵ کێشیان بوو ئێوە سێتی بیاری لەگەڵا کردووی چیان نایان بردوێتەوە هەر سێکیان یەکسان بوون ئێکەواتەمە کێشەی بۆم تیپانە دروست کردووە وەجیگە لەوە چێلسی ڕێگە بێتەوە بۆ پاڵەوانتی ئەوروپیەکان چێلسی ئەمشە لە مانچستەر یونایتد برێتەوە نەبووم بە قسەی خۆم ئەم متمانەیم هەیە بەڵام کۆتایی وەرز بەرپرسیارم لەم قسەی خۆم لە ڕەنگە ئەم متمانەی من زیاد لە پێویست بوو بێ هەڵە بوو بێ و ڕەنگیشە متمانەکەم 100% بیپێکێ لە جێی خۆی بێ دڵنیا بە لەوەی کە باز لە چێلسیەکەم گەشتبینم بەرامبەری بۆیە بەم جۆرە باسیەکەم دەچمە سەر ئەستۆن ڤیلا و مانچستەر سیتی نازانم قەناعەتتان بەم قسەیم هەبێ یان نە بەڵام باوەڕ بکەن دەرفەتی خاڵ لە دەستدان بۆ مانچستەر سیتی بۆ ئەم قۆناغە کۆتاییات چونکە
بە دۆخی قورسەوە بەشداری بۆکسیندەی بکەی خراپە. ڕاستە خشتەی یاریەکانی مانچەستەر لە بۆکسیندەیە خراپ نییە، خشتێکی باشترە لە چاوتی پەرکابەرەکانی تر، بۆ نمونە چاو لیڤەرپوڵ و ئارسنال کە یاریان بەیەکەوە هەیە، بەڵام بۆ مانچەستەر دۆخەکە خراپە بێ. پێشکەوتنی ئەستۆن ڤیلاش بۆ مانچەستەر شتێکی زۆر خراپە. لەبەرەوە دڵنیابن لەوەی گواردیۆلا زۆر باش دەزانێت دەرفەتی خاڵ لە دەستدانیان لەم قۆناغە نەماوە. مانچەستەر بێت لە بۆکسیندەیە خۆی ڕێک بکاتەوە، خۆی نوێ بکاتەوە، چونکە تیپێکی ماندووی هەیە و تیپێکە پێکانی هەیە، بەڵام ناکرێت تۆم هەموو خاڵش لە دەست بدەیت. بە وڵڤزە دۆڕێی لەگەڵ چێلسی یەکسانەبی، لەگەڵ لیڤەرپوڵ یەکسانەبی، لەگەڵ تۆتنام یەکسانەبی، یاریگە دوو یاریگای خۆی یەکسانەبی کاکە. چاران مانچەستەر لە یاریگای ئیتیحادە تیپ نێتوانی ڕوبەڕووی بێتەوە. ئێستا تۆ خاڵ لە دەستەی لە یاریگای خۆتە. دۆخەکە زۆر خراپە بۆ مانچەستەر. بۆیە دڵنیابن لەوەی ئەم شەو گواردیۆلا تەواو لای ڕوونە کە دەرفەتی لە دەستدانی خاڵی نەماوە. نەک لە کۆتایە بۆ ئەم قۆناغە باسەکە، بۆ ئەم قۆناغە، چونکە ئەگەر بە دواروودۆخێکی خراپەوە بچێتە بۆکسیندەی لێرەیە لە بەرامبەر ئەستۆن ڤیلا خاڵ لە دەست بدا. لیڤەرپوڵ یاری خۆی لە شەفیڵد بێتەوە کە باگەرێکی زۆر یعنی بردنەوە بۆ لیڤەرپوڵ دانراوە. ئارسنال ئێستا 5 خاڵ پێش کەوتووە، ئەخوت 6 خاڵ پێش کەوتووە ئارسینال. سەیریکەن دۆخەکە چی لێ دێت؟ لیڤەرپوڵیش پێشەیەکەوێ بە 4 خاڵ ئەچیتە بۆکسیندەی خاڵ، یعنی تیپەکە و کەوری ڕووخا خاڵ لە دەستدانی تری بەدوایە. یاری یەکەمی دۆڕان یاری دواتریشی بەدوایە هاو مانچەستەر. ئەها یەکسانەکەی چێلسی هێنا بەدوای یەکسانبوونی لیڤەرپوڵ هێنا بەدوای یەکسانبوونی تۆتنامیش هێنا. 3 هەفتەیە لەسەر یەک مانچەستەر ناباتەوە. ئەمە شتێکی زۆر قورسە، شتێکی زۆر ناوازەیە لە پریمەر لیگا. بۆ دڵنیابن گواردیۆلا جوان لەم خاڵە تێگەیشتووە و ئەو ڕەفتارەی کە لە یاریەکەی تۆتنامان نوانیان بەڵێ حەقیان بوو داوای ئەو هەجمەیان کرد، بەڵام ئەمە هەڵقوڵاوی ناو بارودۆخی تیپەکەیە کە سیتی قسەی لەسەر سیاری لەسەر یەک نایباتەوە، کە سیتی ڕەخنەی لەسەرەکە سیاری لەسەر یەک نایباتەوە، کە سیتی وا دەبینێتە و هێز و توانای وەرزی ڕابردووی نییە. پێکانەکان کاریگەریان لەسەرم تیپە هەیە. تیپە ڕکابەرەکانی کە بەهێز بوون ئێستا بەرامبەر سیتی باشتر مامەڵە دەکەن. بۆیە ئەم ڕەتفعلی گواردیۆلا بیندا، بۆیە هیچ دەرفەتێ نەماوە. لە بەرامبەردا ئۆنای ئیمری ڕاهێنەرێکی ناوازە لەگەڵ تیپە مامناوەندەکانە، ڕاهێنەرێکی پەرفێکت لە ڕوبەڕبوونەوەی تیپە بەهێزەکانە. ئەم شەو یاریگای ڤیلا پارکە وەرزی ڕابردوو ئەنجامەکە و لەدەستداوە. بۆیە کاری ئەم شەوی ئۆنای ئیمری بۆ چوونی بۆ حاستی بەهێزەکان لە ڕوبەڕبوونەوەی یانە بەهێزەکان و لە ڕکابەریکردن و لە دیاریکردنی ئامانجی ئەستۆن ڤیلا لەوەی تاکەی بەردەوامە بێت، چونکە بیرتان بێ ئەم ساڵ ئەستۆن ڤیلا بە شکستی نیوکاسڵ دەستی پێ کرد و یاری لیڤەرپوڵیشی دۆڕانوە. ڕاستە تۆتنامی بردەوانێ، بەڵام خۆتان زاندۆت تۆتنام لە چ دۆخێکە. بۆی ئەستۆن ڤیلا ئەم شەو پێویستی بە سەلماندنی تواناکانێتی. ئۆنای ئیمری پێویستەکە بە پریمەر لیگی بسەلمێنێ کە ئەستۆن ڤیلا بە ئامانجی گەورە و بەشداریەکە، پاژەوەی کە هاتی پەکەی لە دابەزینەوە گەیاندەوەی بەشداری کۆنفرانس لیگ کە هیوایەکی گەورەی زیاتری لەسەر هەڵچنراوە و یاریزانی نوێی بۆ کڕراوە و بە ڕوبەڕبوونەوەی مانچەستەر تاو ئامادەیە. ئێستا ئێمە لە ڕوبەڕبوونەوەی ئەستۆن ڤیلا و مانچەستەرە بە دوای وەڵامی پرسیارێک کاگەڕین کە من وەڵامەکەیم لا نییە. ئایا سیتی بە خۆداچوونەوەی تەواو دەکات یاخودەوەتا ئەستۆن ڤیلاکەی ئۆنای ئیمری بۆ هەمومانی دەسەلمێنێت کە سیتی هەمان سیتی وەرز و ڕابردوونیە و خۆیان بە ئامانجێکی گەورە و بەشداری لە پریمەر لیگی ئەم ساڵ دەکەن. وەڵامم لا بۆیە من بۆ چوونی خۆم لەسەرم یاری وردەکارەکەی بە تەواو دەردەبڕی، بەڵام باوەڕ بکە یاریی هێندە ئاڵۆزە بارودۆخێکی هێندە ئاڵۆزە ناتوانم وەڵامێکم بێ. بۆیە ئەم شەو ئێمە چاوەڕێم یاری تایبەتمەندانە. تا یەکشەمەی داهاتوو پێتان دەگەمەوە. شاد و کامەران من خواتان.